الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. بەڕێزان خۆشحاڵم لە وانەی نۆزدە لە زنجیرە باس دەستکەی نەفس بە خزمەتتان بگەمەوە بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگن ئینشاءالله. لە دووانەی ڕابردوو باسمان لە حەفت دەرگا کرد لە دەرگاکانی شەیطان یاخود حەفت تەڵە لەو تەڵانەی کەوا شەیطان لە بۆ ئینسانی ئیماندار دایدەنێتەوە لە دوای ئەوەی کەوا مەیوسە لەوەی کە ئەو ئینسانە مسلمانە بکاتە کافر ئیتر لە خوار کوفر وا دەکە ئەو تەڵانەی لۆ دادەنێتەوە چونکە لە هەر یەک لەو تەڵانە توش بیتن ئەوە لەوانەیە مەبەستی شەیطان لەو ئینسانە بێتە جێ. ئیتر هەشتەمین دەرگا و یاخود هەشتەمین تەڵە کە دایدەنێتەوە لە بۆ ئینسانی ئیماندار ئەوەیە الئیلحاح وعەدەم اليەس. شەیطان ماندی نابی هەوڵ دەدا بە بەردەوامی هەوڵ لەگەڵ ئینسانتدا و زیاتریش هەوڵدانەکەی بریتیە لە وەسوەسەکردن و خەتەرەی خراپی لە بۆ دەینی تاوەکو هانی بدا لە بۆ گوناه و تاوان. ئەوجا خەتەراتی وای لۆ دەین یاخود وەسوسەی وای لۆ دەینی هەوڵی کوفری لەگەڵ دەدا ئەگەر نا ئەوجا دوایە هەوڵی گوناه و تاوانی لەگەڵ دەدا هەتا کەنجینیش هەوڵی لەگەڵ دەدا هەتا ئەو ڕوحە لەو لاشەی دابیتن هەوڵی لەگەڵ دا و لەگەڵی وەڕەز نابی. جا لێرە وەکو هەر لە ناوەکەی دیارە وەسوەسە لە زمانی عەرەبی هەر کەلیمەیەک معنایەکەی زۆر عیلاقەی بە لەفزەکەی هەیە. وەسوەسە تکراری تێدا وەسوەسە وەسوەسە یوەسویسو وەسوەسەتەن کەواتە وەسوەسە تکراری تێدا. ئیتر وەسوەسە شەیطان کە الوەسواس الخەناس وەکو خوای گەورە ناوی لێنایە سوبحانە وتەعالە بە بەردەوامی وەسوەسەی دەکات و تکراری دەکاتەوە خەتەراتی خراپ لە بۆ ئینسانی دەینیتن. و دیارە ئاسار و شوێنەوار و یاخود تەئسیری ئەو وەسوەسەیەش لەسەر ئینسان لەسەر چیەوە بەندە لەسەر چی وەستە لەسەر حاڵی دڵی ئەو کەسە. ئەگەر دڵی ئەو کەسە نەخۆش بی ئەوە ئاسار و شوێنەواری خراپی لێبەدی دەکرێت لە نەتیجەی ئەو وەسوەسەی کەوا شەیطان لە بۆی دەینی. و ئەگەر بێت و ئەو دڵە ساغ بی ئەوە ئاسار و شوێنەواری ئەو وەسوەسەیە کەمە لەوانەشە لەسەر هەندێک کەس هەر نەمینێ ئاسار و شوێنەوار. زالوێ وەکو لە یەحیای کوڕی معادیان پرسی دەربارەی وەسوەسە و تەئسیری وەسوەسە لەسەر ئینسانی لە وەڵامدا دەڵێ إن كانت الدنيا سجنك إن كانت الدنيا سجنك كان جسدك لها سجنا. كواتا أجر بيت الدنيا بنسبة سجنك ما بس يوكو پیغمبر صلى الله عليه وسلم له حديث صحيح هذا فالميتن الدنيا سجن المؤمن. كواتا حقا لبو إنسان إيمان دار دنيا سجنه لبروي ئەوەی کەوا هەوا و ئارەزووی پێی خۆشە ناتوانێت ئەنجامی بداتن بەڵکو تەقەیوداتی هەیە لە ترسی خوای گەورە لە زۆر شت لە هەوا و ئارەزوەکانی خۆی دەگریتەوە تاوەکو لە قیامەتێ خوای گەورە لە بەهەشتی پان و بەرین ئەوەی کەوا پێی خۆشە و زیاتریشی پێدەبەخشی. ئەوجا وەکو لەو قەولەی دەڵێ یەحیای کوڕی معاد دەڵێ ئەگەر بێت و دنیا لە بۆ تو سجن بی کەواتە تو ئەوها ڕەفتار بکەی وەکو ئیماندارێک کەوا دنیا لە بۆ تو سجن بی ئەوە لەو حاڵەتەی كان جسدك لها سجنا. لو حالتي وسوسي شيطانيش أو لا شيء لبوي دبت سجنك كواتا آزاد أو لا شيء حبس دبيو زي نابي وسوسي شيطاني ما بيت سوانواش. وإن كانت الدنيا روضتك أجر دنياش زي جاي رابواردن بلبوتو أو كان جسدك لها بستانا. أو لو حالتي ئەگەر دنیا لە بۆ تو جێگای ڕابواردن بی سجن نەبی وەکو ئینسانی ئیماندار ئەوە لەو حاڵەتەی ئەو وەسوەسەیە
لەناو دڵ و دەرونیت و لەناو لاشەیت و وەکو باغێک لە بۆوی بەو شێوەیە گەشە دەکاتن و ئیتر ئەوەی کە بیوێ شەیتان پێت ئەنجام دەدا. جا دیارە ئەو وەسوەسەیەش کاتێکەوە دەست پێ دەکە خەتەراتی شەیتان کاتێکەوە لە بۆ بەندە دێتن یەکەم جار خەتەرەیە و فکرەیەکە و وەسوەسەیەکە. ئەگەر بێت و لەگەڵی بڕۆی دەبیتە فکرەیەک، ئەگەر لەگەڵی ڕۆیشتی ئەوە دەبتە تەذەکوڕ، واتە جار بەجار ئەوجە بەبیرت دێتەوە. ئەگەر لەگەڵ ئەو تەذەکوڕە و لەگەڵ ئەو بەبیر هاتنەوەیە زیاتر ڕۆیشتی ئەوە دەبیتە ئیرادە، دەبیتە ئیرادەیەک لە دڵ و دەروونت. ئەگەر لەگەڵ ئەو ئیرادەش ڕۆیشتی لە پاش ئیرادە هیچ نامێت، تەنها ئەوە دەمینێکەوە ئەو وەسوەسە و ئەو خەتەرێکەوە شەیتان هینایەتی جێبەجێی دەکەی و دەیکەی عەمەل وەکە کردتە عەمەل ئەوجا خۆ شەیتان بە یەک جاری واز لێ ناینی دێتن تکراری دەکاتەوە تاوەکو ئەو عەمەلە خراپە لێت دەبیتە عادەتێکی خراپ لەسەری لێ ڕادەی وای لێ دێکەوە زەحمەتە خۆتی لێ بپارێزی خۆتی لێ بپارێز. ئەوجا لێیە هەر خوتوەیەک زووتر ڕێی لێ بگری ئاسانترە، هەر خوتوەیەک یعنی ئەگەر بووە عادەتێک لێت بەڕاستیەوە لە هەموو پلەپایەکان زەحمەتترە بتوانێت ڕێی لێ بگری هەتاوەکو دەهینەوە سەرخەت وانە ئەگەر یەک جار ئەنجامتدا نەبووە عادەت ئەوە ئاسانترە لەوەی کە بوویتە عادەت. ئەگەر لە مەرحەلەی ئیرادە بابلێن پێشی لێ بگری باشترە لەوەی کەوا کردیت تە عەمەل. ئەگەر لە مەرحەلەی پێشی ئیرادە کەوا مجرد تەذەکوڕە باشترە. ئەگەر لە یەکەم مەرحەلەش لە یەکەم خوتوە ئەو وەسوەسەیە کە بە خەیاڵتی دانای یەکسەر قەتعی بکەی زۆر ئاسانترە، زۆر ئاسانترە، هەتا لێی بگەڕی زەحمەتترە سەیتەرەکردن لەسەری. ئیتر بەو شێوەیە وە کاتێشکەوە شەیتان لێ ڕاهات کە ئەتوو هەر جارێ هات و دەرت کرد هات و دەرت کرد وای لێ دێتن دەگاتە حاڵەتە چی هەندە دەردەکرێ دەگاتە قەناعەتەکەوە خەریکە لێت بێزار ببی و لێت وەڕەز ببیتن. ئەوەش کە مەطلوبە بەڕاستی شەیتان لێت وەڕەز بی بۆی کەوە بگاتە قەناعەتێکەوە بە تو ناوەستی. خوای گەورە بمانگێتە ئەو پلەپایەکەوە بتوانی شەیتان لە خۆمان وەڕەز بکەین. خاڵی نوێیەم وەخود تەڵەی نوێیەم کەوا شەیتان لە بۆ ئینسانەکان دایدەنێتەوە بەتایبەت لە بۆ ئینسانی ئیماندار ئەویش دەرگایەک و تەڵەیەکە زۆر زۆر خەتەرە، ئەویش بریتە لە ڕیابازی ئەڕیا. دیارە ڕیایی وەکو معلومە کە خەتەریاتەکەی لەوەیدا ئەوەی کە خوای گەورە لە بەندەکانی دەوێتن چییە؟ ئەلا لله الدین الخالص، ئەوەی کە خوا لە بەندەکانی وەردەگریتن ئەو تاعەت و عیبادەتەیەکەوە خالیسەن لە بۆ خوای گەورە دەیکەی، هیچ مەبەستەش کەت تێدا نییە. ئیتر بەو شێوەیە وەکو معلومە ئەو تاعەتە و ئەو عیبادەتە خوای گەورە لە بەندەکانی قبوڵ دەکات کە دوو شەرتی تێدا بی. یەکەم ئەوەیەکەوە بە ئیخلاص و لە بۆ خوای گەورە بیکەیت، دووەم پێویستە ئیتیباعی پێغەمبەری بکەیت صلی الله عليه وسلم. ئیتر ئەو لە هۆردوو دەرگا محاورت لەگەڵ دەکات. وەکو ابن القیم ڕەحمەتی خوای بدە فەرمیتن ئەسڵەن لە دوای کوفر ئەگەر مەیوز بوو ئێت و کافر بکە هەوڵدا تووشی بدعەت بکە، ئەگەر بدعەی پێ نەکرا ئەوجا هەوڵ دەدا ئەتووی تووشی کەبائیر بکە، ئەگەر کەبائیری پێ نەکرا ئەوجا هەوڵدا تووشی سەغائرەت بکە. ملاحەزەت کردیە کەواتە یەک لەو دەرگانەی دیکەش ئەگەر ئەوەشی پێ نەکرا ئەوجا هەوڵ دەدا تووشی ڕیایی بکە. ئیتر عەمەل ئەگەر بمانەوە بیش و بهێنین بە شتێک وەکو هەر شتێکی دیکە قالکێکی هەیە و هەروە ناوەڕۆکەکی هەیە. قالکەکەی ئەوەی کەوا ئەو عەمەلەیەکەوە لە دەرەوە ئەنجامی دەی یعنی لە پێتوە دیارە، قالکەکەی و ناوەڕۆکەکەشی بریتیە لە ئیخلاص کەوا لە بینی خۆت و خوا نیەتەکەت لە بۆ چێە. دیارە عەمەل و کردەوەی کەسانێکی ڕیاباز کردەوەیە کە تەنها قالکە ناوەڕۆکی نییە، ناوەکی بێ ناوەڕۆکە ظاهرەن مەوجودە بەڵام لە ناوەڕۆک پوچەڵە هیچ نییە لەبەرەوەی لە بۆ خوا نییە. هەر شێش لە بۆ خوا نەبی سوبحانەهو وتەعالە ئەگەر ئەو دنیای هەمووی پڕکەی لە عەمەلی خۆت بەڵام مادام لە بۆ خوا نەبی سوبحانەهو وتەعالە ئەوە سەرنجام و مایەکەی پوچەڵە. خوا پەنامان بدە. ئیتر وەکو زانایان عیباراتی جوان بەکاردێن دەربارەی ڕیا، دەڵێن کەسی ڕیاباز وەکەئەنەما تەزویری تەوقیعی کەسانێکی عابد و خواپەرست دەکا. کەواتە کەسانێکی خواپەرست کاتێکەوە کار دەکەن لە بۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالە بە ئیخلاص و بە سەوابەوە ئەو دەیەوێتن تەزویری تەوقیعی ئەوان بکە لەبەرەوەی ظاهرەن تەنها عەمەلەکەی هەیە لە ناوەڕۆکەوە و پوچەڵ و مەبەستی خوا نییە، مەبەستیشی زیاتر ئەوەیە لە ناو خەڵکی پلە و پایە و شوهرەت و مەکانەت پەیدا بکاتن. ئیتر عاقبەتەکەشی وەکو معلومە خوای گەورە سوبحانەهو وتەعالە کار و کردەوەی لێ قبوڵ ناکەوە بە دەموساوی داتەوە. خوا پەنامان بدە.
وهروها وكو بيت الشعر درباري ريائي زانا بابلين يق لو زاناني ضلتن ثوب الرياء يشف عما تحته يعني كسك أقربيتو وكو الرياء أقرزل كيك بي لبري بكاتن دلي أوزل كيك لبري دكاتن يشف عما تحته واتا زلشي ريائي وكو شتيشي شفافة أوي دواي خوشي رون دكاته واتا نات باريزي لبرو يق لصفاتكاني شمك و جلك كلبر دكي دبي ساتر بيواني سترد بكا أو ببيتسواني وسترد ناكا هم لا شد لو قوريا لو إذا فإذا اشتملت به فإنك عاري أقربيتو تنها خود بزلت شي ريايي خود باراس بزانا أتو هيتزلك كلبرنيا هيتزلك كلبرنيا إتر بوشي وخواي قرش قدري واكا كسر رياباز إلا ريايكي خواي قور بديار ديخي لبو خلشي أوي كما بستي ششتي قد ناتدي لبلوبا أولاد الله لمكانتي دنيا زاوكو ابن عطائش دفرمي خطرياتي رياي لويدا استشرافك أن يعلم الخلق بخصوصيتك دلي أتوكاتك كسر رياباز حزي لويا كأو طاعتاني بتايبتي ديكي أتو لبو خوت لبيني خوت خوا ڕیابازی واد لێ دەکا کەوا ئەو دڵت پێی خۆش بی خەڵک بزانن یعنی شەو نوێژەکت هەیە بە هەر وەسیلەک هەوڵ دەدەی کەشف بی خەڵک بزان کە تو شەو نوێژت هەیە بە ڕۆژیبوونێکی سنەتت هەیە یعنی بەتایبەتی بەڕاستی ڕیابازی لەو تاعات و عیباداتانەیە کەوا لە بینی خۆت و خوا لەوانەیە زیاتر ڕەنگ دەداتەوە ئیتر ئەو نەفسە یاخود ئەو دڵ و دەرونی کە لە بۆ خوا کار ناکە بە هەر شێوەیەک حەز دەکا ئەو تاعەتەی کەشف بکا لە بۆ خەڵکی ئەوجا ئەو چ دەڵێ دەڵێ حەزکردنت لە بۆ کەشفکردنی ئەو تاعات و عیباداتانە خەتەریاتەکەی لەوەیە دەفەرمیەوە بەڵگەیە لەسەر دلیل على عدم صدقك في عبوديتك ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوە ئەتوو ڕازگۆنی لە بەندایەتیکردن لە بۆ خوا سبحانه وتعالى کەواتە درزەک لە بەندایەتیەکەت لە بۆ خوا کە ئەنجامی دەی درزێش تێدا دروست دەبی ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوە ڕازگۆنی لەو بەندایەتێکە لە بۆ خوا دەیکە والعیاذ بالله وابن الجوزيش رحمة خوالي بي كوا يقل آكامكاني ريابازي باز دكا دلي وإنما يتعثر من لم يخلص دلي أو كسي تعثر دكا أو كسي بي هل دخليش چه أو كسي كوا إخلاصي نبي أو كسي كإخلاصي نبي يعني وكو قاعدة يقولي بقرين كسي كلبو خوا كار دكا خوا يقول استقامي بيدا بخشي حتى سرمرق أو جاب خاتمه خير كوتاي بيدا بەڵام کەسێک کەوا مەبەستی خوا نەبی کەسێک کەوا مەبەستی خوا نەبی سوبحان الله ناتوانێ ئیستقامەشی هەبی ناتوانێ ئیستقامەی هەبیتن چونکە ئەوەی کە ئەو دەیەوێتن بەتەئکید لێ نایەتەدی وتجري الرياح بما لا تشتهي السفن أو ما بستوي خلشي سرنزي خلشي لو خوراتشي أو ما بستوي الشهرة بيدا بك ما بستي أو خلق وصفي بكن ومدحي بكن بتو نتوج وكو إمام الشافعي رحمة الله عليه ضل رضا الناس غاية لا تدرك بدس هنان رزامندي خلشي غاية وما بستك همو كس بعمل نايجي بتو نتوي يكك ليد رازي ده بدك ليد نارازية كواتا كاتي كوا أو هدف شناية دينات واني بردوان بي لويا لا ريقادا بي هالدخليش چه وهروها مخافتي أولي ذكرك وعاقبتها سوء شي هبي بابلين خاتمية خرابي هبيتن ذات مشاو حديثي بيغمبر صلى الله عليه وسلم كوالا صحيح بخاري مسلم دا هاتي ابن مسعود دجرته خويل رازي بي بيغمبر صلى الله عليه وسلم دفن وإن الرجل لا يعمل بعمل أهل الجنة في أوها كار دكا بكاري أهل بهشت كاتكاري تاك دكا حتى ما يكون بينه وبينه إلا ذراع لبيني أو لبيني بهشت هي زنامنة تنها ذراع أقدمي كاتتنها يقز نبي دمينه بال يقدمينة بقات بهشت أو ذا فيسبق عليه الكتاب فيعمل بعمل أهل النار فيدخل النار سبحان الله خليك بقات بهشت كارو كردوي أهل بهشت دكا بال يقدمينه لبيني وي ولبيني جيشتن ببهشت بلام كتابي خواي قورة لسري زيبة زيدة بي وای لێ دێکەوە يعمل بعمل أهل النار کار دەکا بە کردەوەی ئەهلی جەهەنەم فيكون من أهل النار ئەو جا لێیە فيدخل النار وەکو پێغەمبەر فەرمی دەستە ناو ئاگری جەهەنەم خوا پەنامان بدە باشە کوی تێبگەین یعنی کەواتە هەر کەسێک کردەوەی چاک بکا احتیمالە ڕۆژێک لە ڕۆژان بگاتە ئەو دەرەجەی کەوا هیچی لە بینی وی لە بینی بەهەشت نەمینێ ئەو جا فيسبق عليه الكتاب كتابی خوای گەورە لەسەری زاڵ بی و ئەو جا کار بکا بە کردەوەی ئەهلی جەهەنەم بستە ناو جەهەنەم یعنی چ یعنی
ئەوە جەزا و پاداشتی خوای گەورەی لۆ کەسێکەوە کردەوەی چاک دەکاتن بەڵام خوا لەسەری نووسیەکەوە ئەهلی جەهەنەمە لە ئاخری کار بە کردەوەی ئەهلی جەهەنەم دەکەوە بستە ناو جەهەنەمێ ناوانیە قەزیەکە خوای گەورەش زۆر لەوەی بەڕەحمترە و عادیلترە لەگەڵ بەندەکانی کە کەسێک بەو شێوەی بە سەقەتی تێبگا لە دینی خوا نەخێر لە حەدیسەکەی دیکەی کە عینی لە صحیح بوخاری مسلم هاتیە کە ئەویان سهلی کوڕی سعدی ساعدی دەجێڕتەوە خوای ڕازی بی عینی کە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەفەرمی إن الرجل ليعمل عمل أهل الجنة فيما يبدو للناس ليرة دا سرك أو هاتي دقي لو حديثي لو يا براستي هر آتك كإشكالي اجتدا بيوست بيجي لا آتك كواوكو بلي قاعدة كأواني كلو موضوعي إشكالي تدا ياخد إشكال لفهمكي هي بيوست بيجي ريوسر أصلكي تاوكو بجواني تيبقي بوشوي كوا ما بستي خواي قولوا ما بستي بيعمل صلى الله عليه وسلم بجوان روم بيتوا يعني لو حديثي كما قربيته حديثي دوامد أقال يا نبي وادي تبيستاد وكأنما أتتوا وكاكي لدست الدنيا أجر خوا تقديري كبريتو أهلي أقربي أو هر أهلي أقرب بالله خواي قول دزانيتو أهلي أقري أجر أو كأهلي أقرب خوا بنا ممدا بلام خوا فرض ناك على سريته ولا كار بكردوي أهلي أقرب كتاوك بدو من ناو جهنم نا خواي قول أويل بندكاني ناوي خواي قول نفرمان بخرابة دكان نرازيش بخرابة نرازيش بخرابة بلكو خواي قول فرمان بتاكدك وخواي قول سبحانه وتعالى أوي لأصله لو بندكاني ديوتن كوا رحميان في كبرو بهشتيان ببا بلام كسي كوا ظاهرا عملي أهل بهشتا بلام فيما يبدو للناس مصيبتك أويا ولا بيساوي خلشي واكار دكا كوا أويان أهل بهشتا كواتا تنها قال ككي لبو بابلين لا رياي دكاتن بو كاري ساق دكا لا ضلو درونه وبس إخوانية كواتا لير دا بيويستا بو شوي تيبقى لو حد سيد وبكرون بويتوا بو شوي كوا دفرميتن فيما يبدو للناس أو كردوي ساق دكا بلام لنيته وما بس إخوانية لويا خواي قول سبحانه وتعالى هر كسي كوا ما بس إخوان بي ومن يرائي الله به هر کەسێک ڕیایی بکە ئللا خوای گەورە سوبحانەوە وتعالە ئەو ڕیایی کەشف دەکات لە پێش چاوی خەڵکی لێیە کاتێکەوە مەبەستی لە بۆ خوانیە ئەگەر چیوانیشان داتن مەبەستی خوایە بەڵام ڕۆژێک لە ڕۆژان دەبی حەقەتەکەی لە بۆ خەڵکی بەدیارکەوی حەقەتەکەی لە خەڵکی بەدیارکەویتن بۆی کەوە هەر وەکو لە دڵ و دەروون ئینسانێکی پیسە دەبی کردەوەی پیسیشی لێ بەدیار بکەوی کەواتە لێیە خەتەریاتی ڕیایی وەکو یەک لە خەتەریاتەکان یاخود ئەختەر شت كوا لرياي تسارواني إنسان دكاتن أو كوا خاتمي خير نابي والعياذ بالله عاقبتي باش نابي لبروي براستي عاقبة حقيقة إنسان بديار دي أخي خاتمي إنسان كوا لسر مرقة حقتك بديار دي أخي تن ناتوين تصنع بكي ناتوين فيل بكي أوي كلنا ودلت لسر زمان تلسر مرق كسش كوا ما بس إخوان بيتن حتما بديار دكي خابنا ما بدا زالير دا وەکو شەیخ الئیسلام باسی وەکو چەند نمونەیەک لەسەر ئەو کەسانێکەوە زانایان چەندە حەریص بووینە لەسەر ئەوەی کەوا فعلا خۆیان لە ڕیایی بپارێزن طەلحەی کوڕی مصەرف ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ کەسێک بوو مەشهور بوو بە سەید القوڕا کەسێک بوو لە قیرائەی قورئانی پیرۆز بەو شێوەی کەوا پێویستە بخوێندرێتەوە مەشهور بوو بە سەید القوڕا واتە گەورەی ئەوانەی کەوا قورئان خوێنن لە ڕاست و دروستی قورئان خوێندنەکەی دەڵێ کاتێکەوە هەستی بەوەی کردبوو لە ناو خەڵکی زۆر ناودار بوو بەو ناوەی تاوەکو تووشی ڕیایی دەڵێت چوو لە لای ئەعمەش دەیخوین قیرائەی دەخوین سوبحان الله مع العلم ئەویان لە ئەعمەش باشتر بوو بەڵام چوو بوو لە لای ئەعمەش دەیخوین بەس تاوەکو لە ناو خەڵکی بڵێن طەلحەی کوڕی مصەرف تەلەبەی ئەعمەشیە شيخ القراء نية سيد القراء نية تمشاك بس لبو أوي كواتوش رياينية وهروها ابن القيم رحمة خوالي بكاتك وباس إمام أحمد دكاتا رحمة خوان ليبيتا دفرميتن إمام أحمد وكو مشهور كبراس إمام أهل السنة أو زادلتا هند حريز بلسر وكواتوش رياينية دفرمي زور حريز بو تنها حديث بيان صلى الله عليه وسلم باز بكاو هيش تقننو سيتو وكو كتاب ببتا كتابي وي نەوەک تووشی ڕیایی بێ بۆ کتێبەی و بە تەلەبەکانیشی دەگۆ هیچ شتێک لە قسەی من مەنووسنەوە ئەم بەس حەدیثتان لۆ باز دەکەم سبحان الله ئەو جا دەفەرمی بەڵام لەگەڵ ئەوەش کەوا هەندە حەریز بووکەوە قسەوی نەنووسرێتەوە بەڵام کەسێک خوای گەورە گەورەی بکە ئەوە خوای گەورە ئەو شەئنەی هەر پێ دەبەخشی
ئەو شانەی هەر پێ دەبەخشی لێ دەفەرمیتن دەفەرمی ئەوەن دیام ئاگادار بم لە فتوا و لە قسەکانی وی کە ئەو حەریسیش بوو لەسەر نەنووسرێتەوە زیاتر لە 30 کتێب لە کتێبەکان نووسراوە بەس تەنها ئەقوالی وی بوو لە قسە بە قیمەتەکانی ئەو بوو کە بەڕاستی هەمووی هەڕێنجراوی قورئان و سنت بوو. ئیتر مەقسەد لە چی؟ یعنی ئەو شەیخە بەڕێزانە و ئەو ئیمامە بەڕێزانە حەریص بووینە و لە خۆیان ترساینە لە ڕیایی لە خۆیان ترساینە لە ڕیایی بەڵام ئەوجا لەگەڵ ئەوەش خوای گەورە ئەوها بەو شێوە پلە و پەیانی بەرز کردیتەوە. وهروە ئەبوو عەبدوڵڵاه محەممەد بن عیتاب القورطبی دەڵێ سندوقێکی هەبوو لێنە دەگەڕا کەس تەماشای ئەو سندوقەی بکاو ئەوجا ئەوانەی کە دەیانگو ئەو سندوقە چی تێدا دەیگو پاشی مردنم بکەنەوە هەتا من زیندیمە لێ ناگەڕم کەس بکاتەوە. دەفەرمی کاتێکەوە وەفاتی کردیانەوە دەبینن لە ناو ئەو سندوقەی چار کتێب و چار ڕیسالەی تێدا لە چار سەرکردە و لە چار سەرۆکەوە لە بۆی هاتەی چار جێگایان هەر یەک لەوان داوای لێ دەکا لەو پیاوە بەڕێزە وەرە بە قازی لای ئێمە وەرە بە قازی لای ئێمە. دەفەرمی ئەویش لەسەر هەر یەک لەو کتێبانە نووسی بووی تەڕەکت هذا لله لە پێناوی خوا ئەو ئیشەی ناکەم نەوەک تووشی ڕیایی بێم. کەواتە هەندە حەریص بووینە و لە خۆیان ترساینەکەوە تووشی ڕیایی بێن. وهروە عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای لێ معلومە کە ئیمامێکی بەڕێز بووە ئیمامێکی مجاهد ئەوجا دەفەرمی ڕۆژیان بە جێگایەکدا ڕۆیش دیارە کات بوو کاتی تێنیاتی و گەرما بووە دەڵێ خەڵکێکیش خڕ بوونەوە لەسەر جێگایەکەوە ئاوی لێ دەخۆنەوە دەڵێ ئەویش چۆ پێش تاوەکو ئاوی لێ بخواتەوە دیارە ئەو خەڵکە نەیان دەناسی لەوێندەرێ ئەو کاتە دەڵێ وەرحاصل بووە چێشە چێش و ئەویان پاڵدا و فڕیان داوە دەرێ لێ نەگەڕان ئاو بخواتەوە. طبعا ئەو ئیمامە بەڕێزە بستە ناو کۆمەڵە کەسێک و پاڵی بدەن و فڕی بدەنە دەرێ هەر یەک لە ئێمە کە لەوانەیە ڕوبعی علمی ئەوانمان پێ نەبی ئەگەر وامان لێ بکەن زۆر تووڕە دەبین. بەڵام دەفەرمی کاتێکەوە پاڵیاندا دەرێ و بەو شێوەیە دەریان کرد دەڵێ دەیگۆ مەل عەیش ئیلا هاکەدا بەڕاستی ژیان ئیلا ئەوها بەو شێوەی خۆشە کەوا خەڵک نەدناسی و هیچ حسابیش لۆ نەکا بەوەی مرتاح بوو یعنی بە پێچەوانەوە. ئیتر ئەگەر تەماشا بکەی بەخۆی ڕیایی لە چێن دەرەوە دێ یعنی ئەسڵەکەی لە چیەوەیە دوو ئەسڵی هەیە لە ناو دڵ و دەروون حب لذة المحمدة والفرار من ألم الذم. یەکەم ئەوەیەکەوە لەزەتێک وەربگری کاتێکەوە خەڵک مەدحت دەکا ئەوە یەک لە ڕێگەکانیتی. دووەم هەڵبێی لەو جێگایی کەوە گلەیت لێ دەکەن هەڵبێی لەو جێگای کەوە نەقدت لێ دەگرن ئەوەش ڕەجی دووەمیتی. کەواتە حقەتەن لێرەوە یعنی لەو لەسەر ئەو دوو ئەسڵەیەوە ڕیایی بینا دەکرێتن. جالوێ وەکو زانایان کە باز دەکەن والله أعلم فضەیلی کوڕی عیاضە دەڵێ ئەگەر ویستت قسە بکەی و وتار بدەی لە بۆ خەڵکی ئەگەر بەو شێوەی بووی باشە ئەویش ئەوەیە ئەگەر دانیشتی قسەت کرد پێت مهم نەبی وەکو یەک بی لەلات کەسێکەوە مەدحت بکا و پێ معجب بی بە قسەکانت لەگەڵ کەسێکەوە گلەیت لێ بکا بڵێ وەڵڵاهی قسەکان بەکەت هیچ نایە دەڵێ ئەگەر وا بووی ئەوجا قسە بکە معنای ئەتۆ ڕیایی تێدا نییە. بەڵام ئەگەر پێت خۆش بوو مەدحت بکرێ پێت ناخۆش بوو گلەیت لێ بکرێ ئەوە بەڕاستی کەلچ قسەکردن نییە لە خۆت بترسێ و با تووشی ڕیایی نەیە بێدەنگ بە باشترە بێدەنگ بە باشتر بەوەی زەرەری زیاترە لە قازانج. جا لێرەدا چەند شێوەیەک لە شێوازەکانی ڕیایی باز دەکەین ئینشاءالله وەکو زانان لێنە الڕیاء الخەفی دیارە الڕیاء الجەلی وەکو لە حەدیثی پێغەمبەر هاتێ صلی الله عليه وسلم بە الشرك الخەفی ناوبردراوە نیە. ئەوجا ڕیاییەکە ئەوەیە کەوا کەسێک بەو شێوەی ئیش بکا و مەبەستیشی خوا نەبیتن. بەڵام ئەوجا چەند شێوازێکی خەفی و زۆر شاراوەی هەیە چەند شێوازێکی زۆر شاراوەی هەیە. لەوانە کەسێکەوە شەیطان لەو دەرگای لێ دێتە ژوورێ کەسێکی داعیە بانگەواز دەکە لە بۆ دینی خوا بەخۆی کار و کردەوەی خراپی هەیە لە بینی خۆی و لە بینی خوا شەیطان دێتن لەو دەرگای لێ دێتە ژووری دەڵێ ئەتوو لە پێش چاوی خەڵکی کار و کردەوەی خۆت چاک نیشان بدە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی خەڵک ئیقتیدات پێ دەکەن ئیتر کە ئەتوو وا خۆت بە چاک نیشاندا با خەڵک ئیقتیدات پێ بکەن لە چاکە کە ئەتوو وا نیشان دەی بە خۆشە دوانی ئیتر هەر یەکە کەوا چاو لە تووکە خێری لۆ توش دەبی با خراپەکان تەنها لە بۆ خۆت بی لەو دەرگای لێ دێتە ژوورێ.
طبعا ئەوە شێوازێکە لە شێوازی ڕیایی دەی باشە تو خەڵکت پێ مهمترە لە خۆت یعنی پێت بهیمە خەڵک نەزاتی بی بەخۆشت بفەوتێ بسێ ناو جەهەنەمێ مەحاڵە شتیوە ئەوە شێوازێکە لە شێوازەکانی ڕیایی لێیە پێویستە تو پێش هەموو شتێک حەریص بی لە بینی خۆت و خوا سوبحانەه وتعالە خۆت ڕاست و دروست بکەی ئەوجا ظاهری کردەوەشت چت هەیە لە ناوەڕۆکەوە باقی ناکە لە دەرەوە ئەوە دیار بی و حەریصیش بی لەسەرەوەی هەموو تاعات و عیبادەت کەشف نەکەی وانە حەریص بی لەسەرەوەی هەموو تاعات و عیبادەت کەشف نەکەی ئەوەی کە ظاهری و لابد منه قەیناکە باکەشفی بەڵام زیاتر نا و هەروەها شێوازێش کە لە شێوازەکانی ڕیایی ئەوەی کەوە لە پێشچاوی خەڵکی ئیتهامی خۆت بکەی بە ڕیایی لە پێشچاوی خەڵکی زۆر خۆت بشتێنیەوە خوات زانێمە لە بۆ خوامانە و لە بۆ خوامان نییە خوات زانی ئەمن کومە یعنی زیاتر ئیتهامی نەفس خۆت بکەی نەک لە بین خۆت و خوای لە پێشچاوی خەڵکی لە پێشچاوی خەڵکی ئەمنی گوناحبار ئەمنی تاوانبار ئەمنی ڕووڕاش قەیدی ناکە ئەتۆ لە بین خۆت و خوای قەینا خۆت وا بشتێنەوە بەس لە پێشچاوی خەڵکی ئەوە مەبەستێکی عەکسی تێدایە زیاتر مەبەستێکی عەکسی لێ دێتە دی یعنی کەسی بەرامبەر دێت تەمەشاکە لەگەڵ ئەو هەموو لەبەرەوەی عادەتەن ینی موسڵمان گومانی بەرامبەر بە بەرامبەرەکەی گومانی چاکەوە نییە دەڵێتن تەمەشاکە لەگەڵ ئەو هەموو چاکەی کە هایتی خۆی چەند پێکەمە ئەوە شێوازەکە لە شێوازەکانی ڕیایی کاتە ئەوەش ئەگەر مەتحی خۆت ناکەی معناوە نییە تو زەمی خۆت بکەین ناو خەڵکی دابنیشی چونکە ئەوە شێوازەکە لە شێوازەکانی ڕیایی شێوازەکی دیکە لە شێوازەکانی ڕیایی کە وەکو ئیبن عەطا باز دەکاتن ئەوەیە کە وەکو زانایان باسی دەکەن کە بە چەند شێوەیەک سوبحانەڵڵا باسیان کردێ دەڵێتن ربما دخل الرياء عليك من حيث لا ينظر الخلق إليك يعني بشيويك رياء ديتن لبود كوا خلق هيت آقاشي لينيا نقل بيشتاوي خلق عاتن رياء أو هاكا أتو لبيشتاوي خلقشي شتيك بكي وانيا ظاهر النشان دي لبخواي ما بستش لبخوانيا أو معنى عامة كيتي دلي هندي جار رياء أوي كوا ديكي ببي أوي كوا هيت كسيش بتبيني يعني كو دەڵێ کاتێک ئەتو تاعات و عیبادەتێک دەکەی لە بینی خۆت و خوای لە بۆ نمونە زیاتر ئەو عیباداتانە با بڵێن شەو نوێژە و بەڕۆژی بوونی سونەتە و خێرێکە کردیتت کەس ئاگای لێ نەبووە إلى آخری لەو عیباداتانە کوڕیایی دەکەوتە ناوەی دەڵێ ئەتو بەو تاعات و عیبادەتەی کە دەیکەی پێت خۆشە مقابل بەوەی دەبی خەڵک ڕێزت لێ بنێن دەبی خەڵک بە چاکترین شێوە بە واجبات بەرامبەر بە تو هەڵبستن هەر ئیشێکت هەبوو لە بازار هەموو خەڵک لە خزمەتت دابی ئەگەر چوویە بازار بەو شێوەی پێشوازی لێ نەکرای بەو شێوەی احترامت لێ نەگیرا تووڕە دەبی ئەتو تووڕەبوونەکەت دلیل لەسەر تو ئەو کار و کردوانی کە بە تەنها دەیکەی و کەس نەیدیتە مەبەستت خوددا نەبووە مەبەستە ئەوە بکەوە پاداشتەکە ناو خەڵکی وەربگریەوە کەواتە ئەوەش بەڕاستی شێوازێکە لە شێوازەکانی ڕێیایی کە مەسئلەیەکی زۆر دەقیق و وردە وانە لەبەرەوەی جۆی لێ بووەکەوە کەسێک ئەگەر لە بۆ خوا کارێک بکە ئەوە لە ناو خەڵکیش خوای گەورە قبولی پێدەبەخشی بەڵام ئەتو نابی ئەوەت مەبەست بی نابی ئەوە مەبەستت بی ئەتو زیاتر مەبەستت خودایە سوبحانەه وتعالە ئەگەر ئەو کار و کردەوەی کە کردت بە تەنهاش کردیت کەس نەیزانیە بەڵام بالمقابل ئەو قەناعەتت لێ پەیدا دەبی خەڵک بابنی واجبە لەسەریان ڕێزت لێ بنێن ڕێزیان لە تو نەنا خۆت تووڕە کرد ئەو دلیل لەسەروێتمە ئەو کارانێکەوە تەنها ئەنجامتدایە مەبەستت خوددا نەبووە سوبحانەه وتعالە مەبەستە ڕیایی بووە ئیتر باشە عیلاج کو عیلاجی ڕیایی بکەین لێرەدا وەکو ئەبوو حامدی غەزالی ڕەحمەتی خوای لێبی دەڵێ بە دوو شێوە بە شێوەیەکی نەزەری و با بڵێن بە شێوەیەکی علمی بە شێوەیەکی عەمەلی پێویستە ئەمە عیلاج لە ڕیایی بکەین یەکەمیان بە شێوەی علمیەکەی ئەوەیە کە المعرفة والكراهة والإباء واتە معرفەت مەبەستی لەوەی کەوا بزانی عاقبەتی ڕیایی چەندە خراپە ڕیسوابوونی دنیا و قیامەتی لە دوایە عاقبەتی ڕیایی ڕیسوایی دنیا و قیامەتی لە دوایە ئەوە سونەتێکە لە سونەتەکانی خوای گەورە ئەگەر ئەو حەقەتە زانی ئەوجا کەراهیەتی لێ دروست دەبی کەواتە لە جیاتەوەی ڕیاییت خۆش بێ بە پێچەوانەوە ڕقت لێ دەبیتەوە و کە ڕقت لێ بۆ ئەوجا ئیباعت بەرامبەری دەبی واتە کە نەفس گوتی ڕیایی بکە نەخێر خۆت پێ گەورەترە لەوەی کەوا ڕیایی بکەی لۆ چێ ڕیایی بکەم کاکە
ئاخر وەرە بیرکەوە یعنی لۆ چێ ڕیایی بکەی با هەموو خەڵک بتبینن لەو کارە چاکەی کە نەفس پێی خۆشە خەڵک ئەتوی ببینن یعنی چ جارێک باز دەکەن 2 جار باز دەکەن با 10 جار باز بکەن با 100 جار باز بکەن یعنی چ دێتە بەرچی تو یعنی چ لە بۆ زیاد دەبی آخر والله قیمەتێک خوا نەداتێ قەسەمەن بالله هەموو خەڵک قیمەت لۆ دابنێ هیچ قیمەتت نییە وانە کەواتە تو بزانە حقیقەتی ئیشەکەت لە بۆ چێیە کەواتە بزانە عاقبەتی ڕیایی کە زانیت چەندە خراپە و ڕیسوایی دنیا و قیامەتی لە دوایە ڕقت لێ دەبیتەوە کە ڕقت لێ بۆ ئەوجا ئیبا و با بڵێن خۆت پێ گەورەترە لەوەی کەوا ڕیایی بکەی و ئەو نەفسەت تێر بکەی بە شتێکەوە بە عاقبەتێکی خراپ بەسەردا دەستچێتەوە ئەوە لایەنە علمەکەی لایەنە عەمەلیەکەی کاتێکەوە وەکو ئەبوو حامدی غەزالی باسی دەکاتن ومن المعرفة معرفة آفات الرياء وآثاره المهلكة جزء عملية كدلة فلا دواء للرياء مثل الإخفاء هیچ دەرمانێک باشتر نییە لە بۆ ئەوەی کەوا دەردی ڕیایی پێ دەرمان بکەی وەکو ئەوەی کەوا ئیخفای کردەوەکان بکەی هەتا بکرێ کردەوەکانت بە شاراوەیی بیکە هەتا بکرێ کردەوەکانت بە شاراوەیی بیکە وەکو ئەو چەند نمونەی کە هینامانەوە ئەو چەند نمونەی کە هینامانەوە نەموزەجێک بوو لە ژیانی ئەو پیاوە ساڵحانە کەوا چەندین نەموزەج کەشمان هەیە چەند حەریص بووینە لەسەرەوەی هەموو کار و کردەوەی خۆیان بشارنەوە یعنی ئیوا هەبووە لە گوندێک بووە کەوا مەشهور بە لەناو ئەو خەڵکەی لە هەموو کەسێک ڕەزیلترا هەر کاتێکەوە پارە و شتێک خڕکرایتەوە لە بۆ کۆمەچیکردنی کەسێک و حاڵەتێکی ناخۆشی ئەو هیچی نەدایە بەڵام کاتێک کە مردیە ئەو جازانیتیان کەلێنێکی گەورە پەیدا بووە بەچی زۆر جاران دیتی چیان شەوان خێرێک کرا کەس پێی نەزانیە ماڵێک بردرا لە بۆ فلانە جێگا کەس پێی نەزانیە کە مردی ئەو جەزانیتیان ئەو خێرانەی کە بە شەو دەکرا نەما ئێستا زانیتیان ئەو فلانە کەس کردیتی کەواتە بەو شێوەیە یعنی یاخود وەکو لە ئیبن مبارەک دەجێڕنەوە ڕەحمەتی خوای لێ دەفەرمون کەسێک بووە طبعا مەشهور بە بۆی کەوە کەسێکی مجاهیدیش بووە دائما لە ساحەی قیتالیش بووە ئەو جا عالیمیش بووە دەڵێت لە غەزوەیەک لەو غەزەواتانە لەگەڵ ئەو ڕەفیقەی کە لەگەڵیدا بوو کاتێکەوە شەویان بەسەردا هات لەو جێگای کەلەیدا بوون دەڵێت کە شەویان بەسەردا هات ئیبن مبارەک وا خۆی نیشاندا کە نووسیە دەڵێ ئەوەی کە لەگەڵیدا بوو زانی ئیبن مبارەک وا خۆی نیشاندا کە نووسیە تاوەکو ئەویش بنوی ئەو جا هەڵبستۆرە بۆ شەو نوێش دەڵێ بالفعل ئەمنیش وا خۆم نیشاندا کە نووستم دەڵێ کە وا هەستی کرد ئەمن نووستیم ئەو جا هەستاوە دەستی بە شەو نوێژان کرد سوبحان الله لێ دەستی پێ کرد پێدا هات دەڵێ هەتا پێشی نوێژی سبەینی ئەو جا ئەمنی بان کرد هەستەوا لە بۆ نوێژ سبەینی هەستاینە دەڵێ گوتم یا ئیمام ئاگام لە تو بوو تو لە کەنجی ڕابە خەبەری دەڕێ والله ئەوەندە لێم تووڕە بوو هەتا ئەو غەزبەیەتەوە بوو یەک کەلیمە قسەی لەگەڵم نەکرد یعنی کوو کەسێک سوبحان الله یعنی کە باز لەو زانایانە دەکەن باز لەو خواپەرستان دەکەن کەسێک کوو پێی ناخۆشە کەوە گوناهێکی کەشف ببی ئەوها هەست بە شەرمەزاری دەکا ئەو کەسە خواپەرستانە کە ئەولیا و دۆستی خوای گەورە بوونە هەندە پێیان ناخۆش بە تاعەتێکیان کەشف بی هەندە پێیان ناخۆش بە تاعەتێکیان کەشف بی بە تایبەتی کەسێک کە بزان متەقەسید تاقیبی دەکا زۆر لێی تووڕە دەبی کاکە چیشت بە عیبادەتی من هەیە ئەوە یەک لە دەرگا و تەڵەکان بوو کەوا شەیتان دادێنێتەوە دەرگای ئەخیری یاخود تەڵەی ئەخیری کەوا شەیتان دادێنێتەوە عەکسی ئەوەیە ئەوەی الخەوف من الرياء گوتمان ڕیایی دەردێکی زۆر پیسە بەڵام مقابل بەویش ترسان لە ڕیایی ئەویشیان زۆر پیسە بەڵێ ڕاستە وەکو عەبدەی کوڕی ئەبی لوبابەی کوفی دەڵێ ئەقرب الناس من الرياء آمنهم منه کەواتە نزیکترین کەس لە ڕیایی ئەو کەسێکەوە زۆر لێی ئەمینە ئەگەر کەسێک زۆر لە خۆی ئەمین بی تووشی ڕیاییە ئەو دیارە زۆر نزیکە لە ڕیایی لێ لە خۆی ئەمین نابی لە خۆت ئەمین بی ئەوجا بەڵام لەگەڵ ئەوش پێویستە تەوازونێک هەبیتن ئەتو لە ترسی ڕیایی واز لە هەموو کردەوەش ساگ بین وەڵا نەخۆ تووشی ڕیایی بێم کەس نەمینە دەعوە بانگەواز بکات بەرەوەی ئەم دەترسێم وەڵا قسام بکەم نەوە تووشی ڕیایی بێم ئەدی باشە عیلاج دەڵێ ئەوە نمونەی وەکو ئەو کەسەیە کەوا لە ترسی ڕیایی وازی لە عەمەل هینایە وەکو کەسێکە لە ترسی دوو پشک چووە پەنای بردەیتە لای مار
کەواتە لە خۆی لە دوو پشک نەجاتدایە تووشی مار بووە ئەوە چی کرد ئەوە زەرەری زیاترە کاتە پێویستە تەوازونێک لە ژیانی ئیماندار هەبی بەڵێ هەوڵ بدە هەتا بکرێ و کردوانە کە پێویستی بە خەڵچینی بابی شاریتەوە بەڵام لەگەڵ ئەوەش ئەو کردەوەی کە پێویستە ئەنجام بدرێ بە ئاشکرا وەکو داعوە و بانگەواز ئەمرکردن بە چاکە و ڕێگاگرتن لە خراپە زەکاتدان ئەو کردوانەی نوێژی جەماعەت باشە دەکرێم لە ترسی ڕیای نوێژ جەماعەت تەرک کە وەڵا نەخۆ خەڵک بڵێنەها چەند مولتەزیمە ناکرێ نا وەرە نوێژ جەماعەت بکە وەرە زەکات بە ئاشکرا بدە وەرە داعوە و بانگەواز بکە وەرە هەموو ئەو شتانی کە پێویستە بە ئاشکرا بکرێ بیکە بەڵام ئازابە سەیتەرە لەسەر نەفسەکەی خۆت بکە لە بۆ خوای گەورە خۆت یەکلا بکەوە لەوێ فوضەیل کاتێکەوە باز لەو حەقەتەی دەکا دەڵێت تەرک العەمەلی لئەجل الناس ڕیا واز لێ هێنان لە عەمەل و کردەوە لە ترسی ئەوەی کەوا تووشی ڕیایی نەیە ئەوە ڕیایە والعمل لأجل الناس شرك ئەدی ئەگەر کەسێک هەر لە بۆ خەڵکی ئیش بکە ئەو هەر شرکە ئەوە شرکە والعیاذ بالله ئەدی عیلاج والإخلاص أن يعافيك الله منهما إخلاص أويا كوا خواي جورا نجات الدار لهور دوتشيان لشرك ولا رياي كوا توكو قوتمانيش أخير شدلينه كعلاج كمان لويدا حتى بكري أو كردواني كبيزناك خلق بيزان لبين خوت وخوايا حريص بكوا كز نيزاين سكا أو نفسه براستي هر هندا جوي اللي بكسك ما تحد بكا براستي توشي رياي دي وأو كردوانش كديكي بە هیچ شێوەیەک چاوەڕوانی ئەوەی مەبەوە کە لە دنیا پاداش وەربگرێ لەبەرەوەی ئەوە وەکو قاعیدەیە وەربگرێت دنیا دارالعەمەلە دارالجەزا نییە و ئەو کردەوانش کە پێویستە لە پێش چاوی خەڵکی بیکەی پێویستە بیکەی نابی لە ترسی ڕیایی تەرچی بکەی پێویستە بیکەی بە شەرتێکیش کەوا ئاگەر لە نیەتی خۆت بی خۆت یەکلاکەوە لە بۆ ئیخلاص ئەوەل و ئەخیریش پێویستە لە خوای گەورە بپاڕێنەوە خۆمان بدەینە پەنای خوای گەورە کە خوای گەورە ئیخلاسمان پێ ببەخشی لە خوای گەورە دەپاڕێنەوە کەوا خوای گەورە یەکلامان بکاتەوە زاڵمان کا بەسەر نەفسمان بەسەر شەیطانمان خوای گەورە ئیخلاسمان پێ ببەخشی و بەفەزڵ و ڕەحمەتی خۆشی لێمان قبول بکە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين